سري الشيء باشا كملي كولا زي خليكي خبي بويا واجي شو حول درتوي قرر بسر كده تبعتني سوري كما بني ورا دانسش تبعك مردي لبرسا وخو مبختو شانسم خلق شو كاب حسيته منيش احتاج محتاج عم قام جو كولا سبوا بتوشمو سريشين كي بخاتي وقرآن باشا اي سعاد بو تاسا دينارك ناكرت هنستوي ده هستا سخو مزانم شو بيكم دخل بخير بيري هستا أرجنك خوشو سايقة بوم بارانتي نالي بينجا قب خومن خو نقبتي شاني قلتي ده هستا شتباك ده هستا عشان بالله راسك انا بس ما لو جاكي يسرح دي باشا دي والله يوام ليك يترنيمو هستا شتباك بوني ربابي خوندي شو بوصلو تشما بزانا ما سيشتي نادي بوني رو ده هستا ماسي كورة بستر تشاوش محوت بوين محوت بلان بينجا قي كلم بوستا ده هستا باشا نالي إسراحتكم نالي استعروا ما هرخوم نجاد خوما خما عوكا خوما كم بمعسيش باشا شروا على كشم له بوم نابي باخو كوا دبرت رتفاقي ماسي قلتلن بين دبر راك دي خيرا دران دي خيرا شلون جيرم خاردو بدا زبرجنا اخواي جان باشا جو درجكش حاضره خيرا كدينا وينه وانا ناهو بري باش كبكيت السمكة وانا جاتن بيلم سكوي كم لو سكري انا تلي عدا خيراك درنا هوا من ارجوم لي بولا كدعاء دك لو دعاء لشي لكن من بكومه سمكة ان شاء الله خودك يويت سمكة دبينا دي تو بين هبزار ها خليك شوي نشمع برينا لك ابم خلافه او بيرم شوفي وبلم تامن الروم يما وناني شي جوانكي والله كشينيا بقى يكجر في الله بقى وان اخوام لو خوابي مو انا كجوان نبي يلا دي باشا دي خولي انا كذا كي تخوارو دبر دي سليمان شو كدوا شو ناني لمالما بوغاني كله خوا بوغاني كل ما خويناش هذه برا بوتش شويه كباشا ولا بري باشا لا تاوي طليعة دي لا تاوي امشوا ماسي بخوين دي والله نيقت لا بزانم دي ولا ماسي انتي انا معه دي طليعة دي الروما سوركا لا طليعة دي بعد ما فيش ليش داي نبو داي تلي على تاوى داي بخيوة أملا
دي أنا ورا قلتي دي خوشلكة عقبة قربان كورة خو بس يا النبي كورة خو ما تاتي بيلا وكيف قوما هاي نالي تلي عينك بس ورا جاري شبو باو دي بس ساقب دي لو تشالايا دي مساقي لا لا مقاخر زيادة ساقب دي عقب ساق أنا والله قلتي عقب قرباني بنبرخي كم يا ماسي افرم طلي علي يا ابو اخو دي عقب خير بي دي ناني يمشوا مع المسواقر كت عقب خير بي دي ورا نبري خليفه برا ورا نبري مساقب ورا دي ورا مساقي بالله ورا عقب خير بي شوني ماسي باشم ماسي بخير بي ماسي يا اخوا خوش بي بخير بي ماسي شوني ماسي امشوا وبرجين ماسي تلي اخو بقرا ماسي مو هنا تليعة جناكا كرة تليعة هو فتح تليعة أبتيا كرة ورا دلمان خوشة ورا كرة ورا بلامة ورا هيلاكم ورا هاماسيم كرتوا ورا أنا ماسكة ورا بالإخواني برا حوتة تامي حوتة يا بيقرا أما حوتة كتا ويش مردم أنا عمزر بسرعة خيري دي إيماني زامن بيه نكبي أقل خو ورا مردم بخوا مالي بقرنا جيلي يا أخوا بيوي والمكورة أو بيويجان أنا ما سيانتي أنا شو أما أم قنبلة منبليتي يا كان مالي عن بقر جيلي كاس بياي منينية بريمير دك أعزاء أبينا تو ما سين بري نبردي خيرام ما شاء الله برخي شمية ها كان ندي تلعة الله يقوله اگر من نبمشي ما سيبوق او بزلامي شعر زابت واش مردم اخوة بيوجدان وش هموكا سناتو انا ما سيبقلي ما سيبياي خويه تلعة دوسيني تشقوي بندي خلاك هلاك مردم واش بابا خير بيتو اخا بابي ويبي مردم
يا اخوان ولا شم ساق يا اخوان بيتك ساحتهم كنا جاتهم يا بابا خم لي بخو ياقوت عمر 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 راك عمر خير شناكا راكا شي بوا راكا عمر جيابا قرباني بمراكا چیە ماری هادوو بشکات یانی چییە؟ مارو بشکیتی ها یاقوتها ئەمە چییە؟ یادیم زانی چی تریتیانیە جوان بگەڕێ تۆ جوان دەی مردم وەرە شەژ مانگە خۆم بۆ ماسیە ماداوە جوان بگەڕێ هەسەیەکی تریتیانێ سەقۆکۆکەرە بڕۆ بیفرۆشە هەستا پاراکە ئەمە گران بەهای هەرزانیە نەی بەقەڵان ها هەسەدی هەستا ئەمە تەلی عەبڵەی چەند بکە تۆ زۆرەکە دەتۆ هەسەدی بۆخوا ئەمە پارە بکایتە پاڵی لێم بڵێ چیەکەم بە قەبری باوکم یەک پیکا برنجە کڕم یەک پیکا کەڵەشێرە کڕم داریشم هەری خۆم وەخەوە دەهەستم باشە دەهەستی دەی هەتای تۆ من ماسیشی بۆ سوورەکەمەوە ئیمامی زامنە بێ بەتاڵان دێ گرانە خەشخوا لێ بە زیادێ حەمد و سەنا بۆ تۆ خوا دەری بە ڕەحمەی کردەوە بيانا كاكا حما بيانا خدها بيانا بقول بيانا ولا او كما هنا كشا او كما عرب انا باش يلا زي ما نجي ليه كم نجي باقەوەتان بە يا اخوة بخير بسر تشاو كعمر بخير يا اخوة سر تشاو پیاڵەی پیرۆز بێکەی بە مسەلاح الله ان شاء الله وابت معي دەی بە دڵی خۆش وڵاوا بڕوا دوو ساڵیکە خانوو دڵ لە لادەکانە نامێنێ ان شاء الله دەی بە دڵی خۆش کاکڕۆ بێک پرسیارمێن فرمو ئەڵێم کاک جلالی زەڕنگەری نەبیێ لەمناوە ئەوە کەمێکە بێ پێکەوە بووین لە مزگەوت وازان ڕۆشتەوە بۆ ماڵەوە باشە بە قوربانی لە شتان ئەو چاوان بەخێر بێ سەر چاو خۆمانی وەتان چێن کاک جەلال لە ماڵی بەڵێ لە ماڵی لە چیابە قوربان فەرموو سەلام عەلەیکم یاخوا بەخێر چۆنی بەخێر شکر باشی بەخێر بێ یاخوا فەرموو عمر كرا عمر هەرێ دەبڵێ عليم بەڵێ أما لەناو سکی ماسیەکەیا بوو لە ناو سکی ماسیەکە بوو بەڵام من ماسیەکەی خۆمە 2 ساڵە بە خێوێکم هادێ كرا ڕۆڵە عمر ئەما یاقوتە لە هەر ئەسڵەکەیەتی ئاخە منیش دەزانم ئەسڵە بۆیە بۆ جەنابتم هێناوە جا عمر جان بەڵێ من کەی پارەی کڕینیەمە هەیە باوکی باو من هەمە و نیمە هەمووی 50 وەرەقەم هەیە 50 وەرەقا یعنی ئەمە کاک جەلال 50 زیاترەکە بێ قەزابی ئەوە ئێستا یەک دەفتەرەکە یەک دەفتەر دۆلار ئەی چی ئەگە بە ساقە بم جا ئەمە چێ دەفتەرێکی پێەیە ئەمە زانی کێ دەفتەرێکی پێەیە ئەمە عەبازبەک پێەیە عەبازبەک بەڵام عەبازبەک ئێستا لێرە نەماوە ئەزانم بڕۆ بۆ شار بۆ لای دڵم پاکە ئەمە ڕەسوڵ بەخێرێ تۆ تۆنی ڕۆحە گیان باسی یاخوا بێ ئەوە چیە لەوە ئەچێ بچی بۆ شار بەڵێ یارە وڵاتم وەڵڵا هیچ کوور شانسمێ هەمە ڕەسوڵ ئەمنی ژەمێ بێم بۆ شار بەڵێ باشە بەڵام پێشم بە خسووسی بەچەند بۆ دانی بە 500 وەڵڵا پێنج زۆر ئەی دواوە بەچەند بەدونی ئەی دوای دواوە بەچەند هەر بەدونی نەوەڵ ئەی بۆ بە خسووسی نابێ بەیەکوونی لە دواوە
چیتکە و چاواڵیتیایە چیتێکیش پێ بە شوێنێک تا قەبعەتباریشمانەکەی دوایی نابێت تۆ حەقی بەسەر ئەوە نەبێ یەک و نی و بۆ دانێ وعدی پیا و ئێسش پارەم پێنێ کە گەڕامەوە لە شار ڕێک یەک و نی ئەم هەموو مەعامەلە الحکم لله سەرکەوە دەبڕە بە ساقبم دەبڕە دێ بە ساقبم فرسەتە فرسەت بڕە بە ساقبم بڕە ناکەم ئایدی خۆمە ئێکا عمەر یاخوا بە خێربێی سەر چاو گەورە کردین ڕۆحی کاگەباجیان دەستێ ماجەکەم ئەوە چۆنەوە هاتوو بۆیە کا عمەر وەڵای تر بڵم چی حەزم کرد بێمە حەزوری جەنابە یاخوا بە خێربێی سەر چاو ئەڵێ حەمە بەخێر بێکاتی حەمەد گیان باشی دەستەکانە خۆش بێ یاخوا بە خێربێی ئەڵێ ماشەڵڵا حەمە شکر گەورە بۆ کاک عەباس ماشەڵڵا باشە ئینشەڵڵا عمر درێژ بێ شکر خەریکە لەگەڵ مەکتەبەکە ئەوەی نەماوە لەخوا بەزیابێت فەزلی خۆش خوا بەزیابێت یاخوا بە خێربێی سەر چاو یاخوا ئەڵێ ئەو دێمان لە چیانین وەڵایی لە باشن خراپن لە سایی سەری جەناب تۆ هەمووی باشە ئەلحەمدوللا بەڵام کاک عەباس یەکشتی زۆر عەجایب لەم فترەیە ڕوویاوە ئێستا هەموو خانووگەڵەکان تێگەنیکەن بە مسەلمان بەخوا ئاکەوم بەخواشتی چاکە ئەوە منێ هەتایە بەڵاوکم ئەو ساڵی کە من هاتم بە شەرەفم بە ناموسم مشک تابانی نیش بن ڕاستەکەی بۆ تەعزیەکەی پورە بۆ ڕبی خوا عەفیکە ژنێکی زۆر نورانی بوو یاخوا بێ دەستێ بەخێربێی سەر چاو ساقی چاوم ئەمرێکە هەبوو واللهی بۆ شتێکی زەرور هات بۆ لای جەنابە وەڵا شتێکم هەیە ئامانەتێک یعنی شتێکی زۆر بە قیمەتە چییە؟ چوون بۆ لای کاک جەلالی زەڕەنگەر وتی ئەمە بەس کاک عەباس قەیری ئەمانەی لایە چییەوە؟ شتەکە زانی چییە؟ یاقوتە یاقوت یاقوت؟ بەڵێ تۆ عومەرجان یاقوتت لەکوێ بوو تۆ؟ ئیتر هەمە هی خۆمە تۆم هەر بەوە ناسیوە هەر نووسوی کردو لەگەڵ ماسی کردو بەخوایچم لە تۆ نەدی وەڵا ئیتر کاک عەباجان خۆ ئەدەروی لێ کردومە تۆ ئێستا ساحێبی یاقوتم یاخوا بداتێ یاخوا هێناوتە لەگە خۆدا ئای تاپان هەرە وەڵا پێکی زانم یاوە ئەوە تا بەس عەقڵ ئەمە هەموو کەسی نازانێم عمەر بەڵێ کا عەباس باش کاکە باش ئەوەی ڕاستی بێ حەزم نەکرد بردێ بۆ لای جەلال چووکە قیمەتی زێر لای زەرەنگەرە من خۆمەزانم ئەمە چییە ئەگەر من نەچوومایە بۆ لای کاک جەلال نەیوتایە جەنابێ ئاوا یاقوت و ماقوو دەکرێ من چوو زانم عومەرگیان زۆر وتن قورئان خۆشە پێم بڵێ ئەمە داوای چەندی لێیەکی وەڵا کاک عەباسیان ئەوەی ڕاستی بێ کاک جەلالی دێکەی خۆمان دەفتەر و نوێیەکی یاومەتێ چونکە من ئەزانمەوە بەس تۆ قەیری ئەزانی کا من بناڵم پارەمانی ئەوە سێ سیارەمانەیە هەردوانی بەکارێن کوڕەکانیش هەنێ پارۆمانشمانەیە یان بە سۆپەرماکن شتێکی کرد لەگەڵاکەم کا عومەر شتێکم لەگەڵاکەی هادی بزانم ئەم شتە چیە کاک عەباس ئەی ڕەحمەت لە باوکو دایکە ئێستاکە تێگەیشتی گەڵێم چی کاکەجان وەرە ئەم ماڵە سیرکە خۆ ئەو شتانەی کە من هەمە کەس نیەتی ئەوە بێزگەن ئەساساتی شتی تو حەفیاتی عەنتیکەمەیە لێرە و لەو دیویش هەمووی لە چل وەرەقە و 50 وەرەقە و 100 وەرەقە کەمتر نییە وەرە 6 سەعات هەڵی بژێرە بە ئارزوی خۆت چیت ئەوێ ئەو بەرە تێگەی 6 سەعات 6 سەعات کاک عەباس 6 سەعاتی بۆ چێ بە 1 سەعات تەواو بم بە قوربان کا عومەر چاوەکەم پێم وتوی 6 سەعات لێرە بە ئارزوی خۆت هەڵی بژێرە تێگەی بەڵام دوای ئەوە 1 دقە نەیانم 1 پارچە بەریتە دەرەوە کاک عەباسیان یعنی من 6 سەعات بووم هەیە لەم ماڵا بخولێمە و چیم بەدڵ بێ بیبەم ئێمە ڕازیم باش ڕازی مش ڕازیم فەرموو بە قوربان فەرموو خوا حافیز خواحافیز دەبێ
كعمر بەڵێ قوربان ئەو منە ڕووم بەڵێ دوای 6 ساعتیکە ئێمەوە گردنی ئازابێت چییە بی بەرە و نەوبینمەوە دەی خوافیز 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 بێ خواحافیز بێ باشە من پەلەم چییە؟ خۆ 6 سەعاتم ماوە 6 سەعات بەچی تەواو بێ وەڵا یەک دەنگ پەلەم نییە با جارێ بچم سەرێ لە مەطبەخەکەیان بمزانم خواردنی چیان هەیە باشە بۆ نەهاتەوە تۆ بڵێ ئێستا لەکوێ بێ ها تۆ بڵێ برسینە بێ خەمیەوە مێسا تینۆی بێ لەسەر ئەو باڕەقەدا ئەنیشم هەر سەرمە کردە سەر لباکە خەوم لێکە و جاوەڵا لەسەر ئەمە بخەوە تەواو ئەمە ئەم عەباسە ناموبارەکە لەسەر ئەماخی بووە سوورسپی و جوانە ئادەی تاوە 6 ساعتەکەی وەڵای زۆر سەیرە خۆ دەستکاری چی نەکردووە ها ئەی ئەمانش دەستکاری نەکرد تۆ بڵێ لە ژۆرەکانی گاشتی نەبردوێ وەڵای با بچم بزانم عمر تلعامك عمر تلعة قلبي عقب 5 دقيقة تلعة بهذا عمر كاكا بجنابتي أي بخير يا بوكياتي ئەو تۆ بۆ خەواتوی بەیێرە
والله وتبي شام بدكم زوري ماو نخير منتكت توا وشش ساعات وعد معنا بس كاك عباس من هيك من نبي تشاوته اجاو كيف خوته خود موعد معنا وبتون تيجيشتي بله لبل اوي كتو هوايات اوي بنوتو بخوي حتى تونا بدين